ئەم بەیانە سعات 2:04 من ئاگادار کرامەوە کە جەنازەیەک لە پزیشکی دادی دەربەنی خانە هێناویانە لە کارگەی بەردی دەرەدۆین کە بەهۆی شەپۆلی غازەوە ینی غازیان خەڵوزیان سووتاندووە بردوانێتە ناو ژوورەکەەوە دیارە ئەمەش غازی دووەم یەکەم ئۆکسیدی کاربۆنی لەکەوێتەوە یەکەم ئۆکسیدی کاربۆنی شێکێکە لە ناڕەحەتترین شێوەی مردنەکان کە بە هیچ جۆرێک دوای ئەوەی کە غازەکەی هەڵمژی سیەکانی ئەوەستێ دوای وەستانی سیەکانی کۆندامی دەماری ئەوەستێ و دوای وەستانی کۆندامی دەمار کەسەکە ناتوانێت بە هیچ جۆرێک جوڵەی هەبێت ئەمە تەواو ناڕەحەتترین شێوەی مردنە کە بێتە هۆی ئەم غازە بێتە هۆی ئەو شێوە مردنە ئەم کەسانە دیارێکیان زووتر فریای کەوتون ئەویان بە بریناری ماوەتەوە بردوانە بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی سێمانی ئەمیش هەر لە جێگا دیارە کۆچی دوایی کردووە کە هێناویانەتە پزیشکی دادی دەربەنی خان دوای لێکۆڵینەوە و کاریکردن بۆ نەخۆشە بۆ جەنازەکەی ئەمە بۆمان دەرکەوت کە بەهۆی غازی یەکەم ئۆکسیدی کاربۆنەوە گیانی لەدەستدا خۆیکان بەڕەگە سوورین لێرە کارەکەن لەو مەعمەلە ئەمەیان کە لای ئێمەیە تەمەنی مالیدی 1990 واتە 23 ساڵە ئەویکیان من ئاگادار نیم چکە ئێمە نەمان بینیوە لە قسەخانە بینراوە براوە بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی سێمانی